لە گوندی گۆبتەپە سەربەناحی ئاغجدەر وەک نەریتێکی ساڵانە لە جەژنی قورباندا قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدەن. گوندی گۆبتەپە کە نزیکەی 300 ماڵتەی دانیشتەجێیە نەریتێکی جوانی قوربانیکردن پێڕەو دەکەن کە هەڵدەچن بە سەربڕینی قوربانەکانیان و پاشان دەیبەنە مزگەوتی گوندەکە و پاش وردکردن و ئامادەکردنی گۆشتەکە هەڵدەچن با ناونوسکردن و سەرژمێریکردنی تەواوی گوندەکە. دیارە ئێمە ساڵانە ئەم قوربانی دووبارە ئەبێتەوە سەبارەت بەوەی کە کەی دەست پێکرێت هەر لە دوای نوێژی جەژن کە ڕۆژینەوە ئیتر خەڵک نانێکە خوا لە ماڵەوە دواتر هەر کەسۆ لە ماڵی خۆی ئەو حیوانەی کە سەری ئەبڕێکا بە قوربانی سەری ئەبڕێن و بەم شێوازەی کەوا لە بەردەستمانەکرێ و ئەهێنرێ بۆ ئێرە بەم شێوازە حازرەکرێت. اینجا وەزنەکە لێرە ئەکێشرێ وەزنەکە دیاریەکرێ عەدەدی نەفەرەکان دیاری ئەکرێت چەند نەفەرە دابەشەکرێ بەسەر نەفەرەکانە و ئیتر بەسەر ماڵەکانە دابەشەکرێ. لە دوای جاکردنەوە و بەشبەشکردنی گۆشتەکە دانیشتوانی گوند دێنە بەردەم مزگەوتی گوندەکە و دەست دەکرێت بە دابەشکردنی گۆشت و هەر کەسە و بەشی خۆی دەباتەوە. لێرەش ئێمە لەگەڵ هەموو برایانەیە جیای ئەەکەینەوە وەزنی ئەەکەین و ماڵەکان و خەڵکەکە و میوان و خەڵکی بێگانەش کە لێرە خەریکی کارکردنە ئەوانش ناونووسەکەین و بە یەکسانی دابەشەکەن بەسەر هەمووانە. ساڵانە ئەمە وەکو نەریتێکە یعنی بۆی کە مەسەلەن کەسێک نەچێت لە سێم ڕۆژە قوربانیەکەی بکە با لە یەکەم ڕۆژا بیکا بۆی شتەکە بە جەماعی بێخۆشتر. گەنجانی گوند دڵخۆشن بە ئەنجامدانی کارەکەیان و هەرەوەزی و تەبایی نێو گوند ماندووبوونی لە بیربردوونەتەوە. ئێمە وەکو گەنجانی گۆبتەپە ساڵانە ئەم نەریتە دووبارە بێتەوە لای ئێمە ئەم نەریتی هەرەوەزی گۆشت تەوزیعکردنە هەموو گوندەکە گۆشتەکە لێرە کۆکەینەوە لێرە ئیتر هەرچەند بێ بە پێی نەفەر ئەو نەفەرانی کە لە ناو دێیەکە دانیشتنەوە ئەوانی کە لەسەر قاع و دەواجینەکانیشن حسابیان بۆکەین بەسەریانە دابەشەکەین زۆربەی ساڵەکان چیلۆ بەرەو سەریان پێبڕەوە ئەم کارە چونکە هەرەوەزیە توانا و تااقەتێکی تایبەت بە ئێمەدا لەبەر ئەوەی ئەمە هەم کارێکی خێریە هەم کارێکی هەرەوەزیە و تەباییە بۆ گوندی گۆبتەپە کە ئەمە ساڵانە نەریتێکە دووبارە بێتەوە سپاس بۆخوا ئێمە ئەم گوندەی ئێمە بە هەرەوەزی ئەم کارەکە ئەم کارە مای دڵخۆشی هەموو گوندنشینانە مای دڵخۆشی هەموو مسلمانێکە کە مسلمانان تەبان لە هەموو کارێکی خێریدا لە هەموو کارێکی باشدا ئینشاءڵڵا ئەم تەبایی و برایەتیمان زیاترە بێ و خوای گەورە بەرەکەت بخاتە ئەم تەباییەمانەوە. لەو گوندەی قەڵاسێوکە سنەتی قوربانیکردن بەرز ڕادەگیرێت و تەنها دانیشتوانی گوند سودمەند نابن لە گۆشتی قوربانی. میوان و ڕێبوار و کرێکاری نێو گوند بەشی خۆیان هەیە و هەز ناکەن کە غەریبە و میوانن. ڕێبین محەممەد هەناڵی ئەسمانی پەیام گوندی گۆبتەپە.